دەرچوانی خۆشەویستی پۆلی 11 ئەم کاتتان باش ئەزانم ئێستا لە کاتێکی زۆر هەستیاردان نازانن چۆن بڕیار بدەن سەرتان لێ شێواوە کام پەیمانگا کام مامۆستا کام پرۆژە بەڵام پێشەوەی بڕاری کۆتایی بدەیت بینەر و بیسەری ئەم ڤیدیۆیە بە کۆشش چییە؟ بریتیە لە پرۆگرامێکی پەروەردەیی دەرونی و هەروەها بەهێزکردنی وانەکان لە دوو بەشی سەرەکی پێکدێ بەشێکیان بریتیە لە پرۆگرامی SSP کە تیایدا هەتا کۆتایی ساڵ لەگەڵ تابین و لە ڕووی دەرونی و پەروەردەیی و کۆمەڵایەتیەوە هاریکاریت پێشکەشەکەی گرنگترین ئەو وانانەی ئێخوێنی بریتیە لە خولی زیرەکی و تواناخودیەکان کە تیایدا تۆی بەڕێز فێر ئەبی و ئەزانی لە چیا باشی چ بەشێک هەڵبژێری چکە جیمڕۆن ئەڵێ گرنگ نییە چی بەدەسێنی گرنگ ئەوەیە ئەبی بەچی لە دوای پۆلی 12 نمرەت هێنا ئەی ئەبی بەچی لەوەیە هاوکاری تەکەین و پێتەڵین کە توانا و زیرەکی و لایەتویەکانی تۆی بەڕێز لە چیا باشە لە هەمووی گرنگتر لە SSP فێر ئەبی کە چۆن وانەکان بخوێنی بیرکاری فیزیا کوردی هەموو وانەکانی تر هەرێکیان جیاوازی خۆیانیان هەیە 5 تەکنیکتان فێرەکەین بۆ فێربوون effective learning keywords flashcard NLP و هەروەها mind mapping لە SSP یەک دنیا تەمرینی بەهێزکردنی ماسوولکەکانی چاو و تەرکیز و زاکیرە و شێوازی لەبەرکردنی وانەکان فێر ئەبی خولی ئارامی دەرونیشمان بیر نەچووە کە ئەتوانی تیایدا زاڵبی بەسەر سترێس و قەلەقی و نائارامی و ناڕەحەتە دەرونیەکانت لە کاتی تاقیکردنەوە لە کاتی خوێندنیش هەروەها لە دانانی پلان و خشتە و بەرنامەت هەنگاو بە هەنگاو لەگەڵ تابین هەموو قوتابیەک بە جیاواز پلان و بەرنامی خۆی بۆ دان بەشی دووەمی پرۆژەی کۆشش بریتیە لە خولی بەهێزکردنی وانەکان کە تیایدا مامۆستاکانمان بە باشترین شێواز و لەسەر ستانداردی پەروەردەیی دەرونی وانەکان ئەڵێنەوە بیرت بێ لە پرۆژەی کۆشش پێویست ناکات لە ماڵەوە بخوێنی چونکە هەموو وانەیەک دوو مامۆستامان هەیە مامۆستایەک وانەکەت پێڵێ مامۆستایەکیش ڕاهێنانت پێکە واتە لە پرۆگرامی کۆشش ئێمە تەنها تعلیم ناکەین بەڵکوم تەدریبی شەکەین هەموو وانەکانت پێ لەبەرەکەین ڕاهێنانت پێەکەین و هەروە تاقیکردنەوەش دەکەین هەتا تەواو لەو وانەیە پێرفێکت نەبی ناچینە سەروانی دووەم ئێمە پێشنیارت بۆکەین لە پرۆژەی کۆشش دوو وانەی زانستی و وانەیەکی زمان بکەیت کۆتاشت ئەمەوێ پێتان بڵێم باشترین و لێهاتووترین و بەتواناترین مامۆستاکان لەلای ئێمەن چونکە ئێمە بە گوێرەی ستانداردە دەرونیەکان وانەکان ئەڵینەوە ناوتۆمارکردن سنووردار دەبێت و 5-6 خولەکەمان دەست پێەکە ئەتوانی چەند ڕۆژێکی ژۆک و تێست بیت و دابنیشی بە چاوی خۆت جیاوازیەکانی پرۆژەی کۆشش ببینی لە پرۆژەی کۆشش بە کەمترین کات زۆرترین زانیاری وەربکرە و دەرخی بکە چونکە خۆمان سعیتان پێەکەین